ساڵ دوای ساڵ دەبێ بڵێ خۆزگەم بەپار. حکومڕانی شکست خواردووی زیاتر لە 3 دەی ڕابردووی دەسەڵاتی هەرێم وای کردووە دۆخی دارایی هاوڵاتیان ڕۆژ دوای ڕۆژ بەرەو خراپتر بڕوات. کاسبکاران دەڵێن بازارمان نییە و هاوڵاتیانیش دەڵێن پارەمان لە جیرفاندا نییە. مەسلەی دارایی لە کوردستانی بوویتە شتێکی واقعی بەسە و خەڵکەی داهاتیە ئەو خەڵکە وای لێ هاتیە لەبەر باری دارایی و لەبەر هەموو ڕۆژێ ئایا معاش دێ و نایەت وای لەو خەڵکێکی دێ بەڕاستی ژیانی لەو خەڵکی نێشتە ئەبینی کابرا ئەگە دوو معاش بدەنێ معاشێک لەو بینێ دەڕوە کە ڕۆیی ئەتوو بە چەند ماگە ناتوانانی حەقی ئەو معاشەی قەرەبوو بکەوە یان پڕێ بکەوە لەبەر ئەوەی باری ژیانی خەڵکی بەڕاستی یەکزار ناخۆش بووە بازار نەمایە یعنی ژیانی خەڵکی وای لە هاتێک کابرا بە هەموو ئەوەی خۆی کەم حاوڵێ دەکە ناتوانێت ژیانی خۆی دابین بکە. وەڵاهی بارودۆخی خەڵک زۆر باش نییە لەبەر موچەی چکە میلەتەکەیمە وای لێ هاتێ ئێستا لە ڕۆژگاری ڕۆدا تەنها پشت بە موچەیە بەستێ ئەگەر موچەی نەبی ئیتی وە ئەزانی ناتوانانی ژیان بکە بەڵام ئەوە شەرەگەڕێتەوە سەر بێ بەرنامەی و بێپلانی حکوومەتی چکە حکوومەت وای لە خەڵک کرد هەمووی بێتە شاری گوندەکان چۆڵکەن حکوومەت خزمەت گوزاری بە گوندەکان ناگەینی ئێستا لۆ نمونە پەرە بە ئاژەڵداری نادا پەرە بە کەرتی کشت و کاڵی نادا پەرە بە سەرچاوەکانی ئاو نادا ئێمە ئاوەکی زۆرمان هەیە. بێنەدانی موچە لە کاتی خۆی و کەمبوونەوەی ساڵ بۆ 11 مانگ و دواخستنی موچە بۆ سل ڕۆژدارێک بە تەواوەتی ژیانی هاوڵاتیانی تاڵ کردووە. هەر بۆیە فەرمانبەران کاتێ موچە وەردەگرن بە باشی فریای قەرزە کەڵەکە بۆکانیشیان ناکەون. وڵا بازار لەو پەڕی خراپیە بازار هیچ باش نییە بڕۆ چاولێکی مەسەرەن ئەو دوکانان هەموو خەڵک تووشی وەزعی ناخۆش بووە تووشی قەرداری بووە تووشی بێ بازاڕی بووە کرێ دوکانی پێ نادرێت کابرا کە ناتوانانی مەسەرن شتی خۆی کاڵای کە ئەکڕی نات و پێ ساغ نابیتەوە لە بەرەوەی معاش لە وەختی خۆی نایە کە محاشش لە وەختی خۆی نێ وەزعەکە باشی پێوە دیار نییە. ئەنی خێزان ناپڕژێتە سەر ئەوەی کە ئیداری منداڵەکانی بدا ئیداری ماڵۆی بدا پاری کارەبایە ئاوە مۆلی دەیە تەڵەبەیە ماڵ هەیە 3 تەڵەبەی هەیە پارەی پاسە ئیدی بەهام بژێوی ژیان باش نییە بەداخەوە. ئەم دۆخەنا لە بارەداراییە هۆکاری هەژاری هەرێم لە سامانی سروشتی و سەرچاوەی داهات نییە بەڵکو هۆکارەکەی دوو حزبی دەستڕۆیشتووی دەسەڵاتن کە دەستیان بەسەر تەواوی داهاتی وڵات داگرتووە و کەمترینیشی بۆ خەزێنەی گشتی دەگەڕێنەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.